سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. بایر میونشن و پاریس سەن ژەرمان بە گۆڵێک یەکسان بوون و بە ئەنجامی چوون و هاتن پاریس سەن ژەرمان 6-5 بردنەوەی بەدەستهێنا و گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. ئێستا یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە نێوان هەردوو یانەی پاریس سەن ژەرمان و ئارسیناڵدا بەڕێوە دەچێت. ئارسیناڵ و پاریس سەن ژەرمان خاوەنی دوو ڕاهێنەرن کە سەر بە یەک قوتابخانەی تۆپی پێن، سەر بە قوتابخانەی کرویف و ئەم گواردیۆلا و ئەم شێوازە یاریکردنەی کە بەرشەلۆنە و بایرن و ئەیاکس پێی ناسراوە. هەردوو ڕاهێنەر لویس ئینریچ و ئارتێتا هەردووچیان لەو ڕاهێنەرانن کە قوتابی یانەی بەرشەلۆنن و شێوازی یاریکردنی بەرشەلۆنە و ئەیاکس و کرۆیف لە مێشکانە چەسپیوە. یاری کۆتایی چامپیۆنز لیگ پاریس سەن ژەرمانی فەڕەنسی بۆ ساڵی دووەم لەسەر یەک گەیشتە یاری کۆتایی وەرزی ڕابردوو نازناوەکەی بەدەستهێنا و بەنجامێکی گەورە لە ئینتەر میلانی بردەوە. ئەم وەرزە ڕوبەڕووی یانەی ئارسیناڵە بێتەوە کە یانەیەکی ئینگلیزیە و یەکێکە لەو یانانەی کە لە چاو یانەی پاریس سەن ژەرمانە هێڵی بەرگری داخراوە، هێڵێکی هێرشبردننی تۆقێنەری هەیە، کۆمەڵێک یاریزانی باشی هەیە، یەدەجی باشی هەیە، کۆمەڵی ئەستێرەی گەورە و ئەستێرەی بەهێزی هەیە. بەڵام ئێمە ئازانین کە بەرامبەر پاریس سەن ژەرمانە، پاریس سەن ژەرمان یەکێکە لە تیپارە باشەکانی چامپیۆنز لیگ وەرزی ڕابردوو نازناوەکەی بەدەستهێنا، ئەم ساڵیش پاڵێورایەکی سەرەکیە بۆ بەدەستهێنانی نازناوەکە. بابزانین لە یاریەکەی بایر میونشن و پاریس سەن ژەرمانە چی ڕوویدا. تەبعاان بە پێچەوانەی یاری ڕابردووە کە پاریس سەن ژەرمان 5-4 بردنەوەی بەدەستهێنا و هەموو هێرشێک گۆڵ بوو. ئەم یاریە تەنها دوو گۆڵی تیاکرا، گۆڵێک کە پاریس سەن ژەرمان یەکەم دەقە تۆماری کرد و گۆڵێکیش کە بایر میونشن لە دوایین خولەکەکانی یاریەکەدا هاریکین تۆماری کرد، بەڵام بەس نەبوو بۆ ئەوەی کە ئەنجامەکەی پێ یەکسان بکەنەوە، چونکەم بە 2-1 ئەنجامەکە یەکسانە بۆ ئەچووە کاتی زیاد کراوە. پێویستە لێرە کۆمەڵە شت هەیە لەسەر یاریەکە بیڵین، پێویستە کۆمەڵێک قسە هەیە بیکەین. سەرەتا بە ڕای من ناوبژیوان، ئەمە یەکێکە لە دیمەنەکان، دوای قسەی لەسەرەکەم، ناوبژیوانی یاریەکە من پێم وایە لە ئاستێکی باشان نەبوو. ناوبژیوانی پورتوگالی
من پێم وایە کۆمەڵێ هەڵەی هەبوو کۆمەڵی حاڵەت هەبوو کە لە یاریەکەدا جێی گومان بوو کۆمەڵی حاڵەتە بوو کە ئەکرا قسەی لەسەرکەین و بە شێوەیەکی تر باسی بکەین بە تایبەت دوول جار تۆ بەردەست کەوتووە لە یەکیان لە ناوچەی سزا کە ئەکرێ حسابی پەنارتی بۆ بکرێ یەکێکیشان لە دەرەوەی ناوچەی سزا میندێز ئەکرا کارتی زەردی دومی پێ بدرا هەرچەنە ئەوەی ئەمەی نیڤێسەکە ئەکرێت تۆ بە کارتی زەردی بیت و لێدانی سزا بۆ بارموشن هەژمار بکەیت حاڵەتی دووەمیش بەردەستی میندێزەکەوێت کە خۆی کارتێکی زەردی هەیە ئەکرێ ئەمەش کارتی زەردی دووەم بێت و لاریکە بکرێتە دەرەوە بەڵام بیرمان نەچێت کە پێش ئەوە حاڵەتەکە ناوبژیوان کردی بە فاوڵ لەسەر لایمەر یعنی قسەی ناوبژیوان ئەوە بوو کە ئەم دیمەنە پێشەوەی کە بەردەستی میندێز بکە فاوڵ بووە لەسەر لایمەر فاوڵی کردووە بۆیە دیمەنەکەی نەکرد بە کارتی زەرد من پێم وایە ئەم شەو ناوبژیوان چەند جارێک دژی بارموشن فیکەی لیاوە پێم وایە ناوبژیوان بەشێک بوو لەوەی کەس بارن سترێسکە جارێک ئاوتێک دروست بووی بارن بوو چووە سەر حاڵی یای بە پاریس جارێک کۆرنەرێک دروست بوو ئەبووە حساب کرا بۆ بارن دیسانیای بە پاریس تۆپێک بەردەستی میندێز کەوتووە کە ئەکرێ بڵێن کارتی زەردی دووەمە بەڵام گوماناوی بوو من ناتوان 100% قسەی لەسەکەم بەڵام گوماناوی بوو یعنی ئەکرێ بڵێن کارتی سوورە تۆپێک بەردەستی نیڤێس کەوتۆ لە ناوچەی سزا ئەمەش ئەکرێ بڵێن کارتی زەردە و لێدانی سزایە بەڵام نازانم بۆچی ناوبژیوان ئەو حساباتانەی ناکرد و نازانم بۆچی نەیەگرت بەگشتی ئەمێ بێمەوە سەر ئەو دیمەنەی کەوتم دوای قسەی لەسەرەکەم ئەو حاڵەتی ئۆفسایدەمە حاڵەتی ئۆفسایدەکەی هاریکینە هاریکین لەم دیمەنەیە ئۆفسایدی لەسەر حساب کراوە ناوبژیوان یەکسەر فیکەی لێ بەپێی یاسای تازەی تۆپی پێ بەپێی یاسای نوێی ناوبژیوانی نابێ ناوبژیوان فیکە لێ بدات و نابێت لای من دەست بەرزکاتەوە هەتاوەکو هێرشەکە کۆتاییە ئەم حاڵەتەمان چەندین جار لەم وەرزایە بینیومانە لە یاری بەرشەلۆنە دەیان گۆڵیانی بەرشەلۆنە تۆمار کراوە ناوبژیوان فیکەی لێ نەیاوە هەتاکو هێرشەکە تاو بووە جاری وا بۆ هێرشەکە بووە بە گۆڵ دواتر ناوبژیوان توێتی کاکەجا ئۆفساید بووە لەو دیمەنەی پێشتر تەنانەت من خۆم چەند جارێک ڕەخنەم لەم حاڵەتە گرتووتومە ناکرێت تا هێرشەکە تاو نەبێت تۆ فیکە لێنێ هەنێ جار دوای ئەو حاڵەتی ئۆفسایدە حاڵەتی پێکان دروستە بێت بەرکەوتن دروستە بێت تۆ لەگەڵ دروستبوونی ئۆفسایدەکە بێ فیکە لێی بەڵام لە سیستەمی نوێی ناوبژیوانیە یاسای نوێی ناوبژیوانیە کە ئەبێ هێرشەکە تەواو بێ ئەنجا ناوبژیوان فیکە لێبات بەڵام من لەمەی بارمێشنا وام نەبینی یعنی ئەو هێرشە دروست بوو لەگەڵ تۆپ بوو بە چووە ئەو دیهێڵی ناوەڕاست و هاریکین خۆی و گۆڵچی ما یەکسەر ناوبژیوان فیکەکەی لێە ئەبوایە هێرشەکە تەواو بووایە هاریکین خۆی و گۆڵچی ماوەتەوە گۆڵی کرد سەیری دیمەنەکەکەیتەوە ئۆفسایدە گۆڵی نەکرد ئەوە میسانۆ سەیری دیمەنەکەکەیتەوە ئۆفساید بووە ئۆفساید نەبوو بەڵام زۆر سیر بوو یەک تۆپەکە چووە ئەو دی و یەکسەر ناوبژیوان فیکەی لێیا و یارەکەی وەسان لە یاسای تازە شتیوان نییە ئەبێ هێرش تەواو بێت ئەنجا تۆ فیکە لێبیت من تێنەگەیشتم بۆچی ناوبژیوان فیکەی دژی بارمێشن لێ و یەکسەر هێرشەکەی کۆتایی پێێنە ئەمە یەکێک بوو لە حاڵەتەکان یعنی لە تایمی یەکەمە لانی کەمەتوان بڵم 4 بۆ 5 حاڵەت هەبوو کە ناوبژیوان بە پێچەوانەوە فیکەی لیاوە دژی یانەی بارمێشن و لە تایمی دووەمیشە یەک دوو حاڵەتی ئۆفساید هەبوو یەک دوو حاڵەتی بەردەستکەوتن هەبوو دیسان ناوبژیوان بە پێچەوانەوە فیکەی لیاوە ئەمە هەمووی شێوازی یاریکردنی بارمێشنی گۆڕی سترێسی کردن و بایرن لەو گۆڵی کە لە سەرەتای یارەکە لیکرا بە تەواوەتی دۆخەکەی لە گۆڕا بەڵام بەگشتی ئێستا بابێنە سەر ئەوەی کە بزانین چۆن پاریس یاری کرد و بۆچی بایرن نەیتوانی یاری خۆی بکار چەنە بایرن نەدۆڕا یەک و یەک بوون بەڵام ئەنجامەکە بایرنی خستە دەرەوەی پاڵەوانێتەکە بۆچی پاریس بردنەوەی بەدەستێنە لەبەرێکە پاریس تیپێکی یەکگرتووە
لە ناو خۆیانە پشتی یەکیان گرتووە، کێشە لە ناو ژووری خۆگۆڕینان نییە، کێشە لە بینی یاریزانەکانان نییە، کێشە لە بینی یاریزان و ڕاهێنەران نییە، کێشە لە بینی یاریزان و ئیداریان نییە، کێشە لە بینی ڕاهێنەر و ئیداریان نییە. بە کۆی گشتی کەشێکی ئارام و گونجاو هەیە بۆ کارکردن. هەموو ئەمانە کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە ئاستی یانەی پاریس سان ژێرمان لە ناو یاریگا بەرز بێتەوە. بەدەر لەوەی کە ئەم کۆمەڵە یاریزانی لە بەردەم ئینریچیایە، هەموو ئەو یاریزانانن کە ئینریچی خۆی حەزی پێێتی هیچ یاریزانێک نییە کە ئینریچی دووبەرەکی هەبێ لەگەڵێ یان لە ئاسی رازی نەبێ یان پینا خۆش بێت لە تیپەکە بێ. ئەوەی کە ئینریچی نەیویست و تێتی کاکە منم سیاریزانم نە هەر سیارزانەکان بۆ دەرکردووە. ئەوەی کە وتوەتی من ئەم جۆرە یاریزانانم بێ زەحمەت لەم جۆرە یاریزانانم بۆ بکڕن، لەو جۆرە یاریزانانە بۆ کڕیوە. هەموو ساڵێک زوڵ میلیەک ئیسپانیا هەماش ئەڵمانیا باشە. ئێمە سەر خوێندنەوەی کۆمنتەکان، بەڵام با یەکەم جار قسە لەسەر پاریس و بایرنکی بزانین دۆخەکە چی بوو. باسمانەوە کرد کە حاڵی پاریس ئەوەیە کە هەموو شتێک لە بەرژەوەندی کارکردنێکی گونجاوە، هەم کارکردنی ئیدارە، هەم کارکردنی یاریزانەکان، هەم ئەو بیرکردنەوەی کە ئینریچی هەیەی و هەمووان کۆکن لەسەر ئەم شێوازە یاریکردنە. یعنی هیچ یاریزانێک نییە نکۆڵی لە شێواز یاریکردنی لوێز ئینریچی بکە، هەمویان پێیان خۆشەکە ئەم شێوازە یاریکردنان هەیە، هەمویان کۆنتترۆلی تۆپ، هێرشی هەڵگەڕاوی خێرا، یاری خێرا، پاسات، یعنی کۆدەنگیەک هەیە لەم شێوازە یاریکردنە و هیچ لادەرێک نییە لە هەم پێکاتی یاریکردنی پاریس سان ژێرمان شێوازی یاریکردنی پاریس سان ژێرمان. ئەم یەکگرتوویە، ئەم هاودەنگیە، ئەم ڕێکەوتنە لەسەر ئەم شێوازی یاریکردنە، ئەم لیستە یاریزانە کە هەمویان گونجاون بۆ ینی پاریس سان ژێرمان و ئەم دۆخەی کە ئیداری پاریس سان ژێرمان و ئینریچی دروستیان کردووە و یاریزانەکانی ئەوەی کە وەریان گرتووە پێشکەشیەکەنەوە وای لێ کردو کە ئێمە پاریس سان ژێرمانێک ببینین بەم شێوەیە بە ئاستێکی بەرزەوە و ساڵ بە ساڵ لە گەشەکردنە. بەدەر لەوەی کە بیرمان نەچە پاریس سان ژێرمان لە خولێکایە، خولەکە ڕکابەرێکی زۆر زۆر هێزیتیانە، ڕاستە خولەکە بەدەنیەن زۆر زۆر بێزە، بەرکەوتنی زۆری تایە، بەڵام ڕوبەڕووبوونەوەی قورسیتیانە تۆ بە درێژایی وەرزەکە یاریەک یان دوو یاری قورسەکەی باقی یاریەکان لە سا هەفتا ئەتوانێت پاریس سان ژێرمان بردنەوەی تیا بەدەست بێنێت ئەگەر بە پێکاتی دومیشەوە یاری بکە. ئەمانە هەمووی هاوسەنگن، هاوکارن بۆ ئەوەی کە پاریس سان ژێرمان بە ئاسانی بگاتە قۆناغەکانی کۆتایی. تۆ سەیری پاریس سان ژێرمان کە لەگەڵ یانەکانی ئینگلتەرا 6 یانی ئینگلیزی بەشداریان کردووە لە چامپیۆنز لیژی ئەم وەرزەیە، لەم 6 یانە ئینگلیزیە یەک یانیان گەشتوتە یاری کۆتایی، هەموو یانەکانی تر یەک بە یەک لە قۆناغەکانی ترا کراونەتە دەرەوە. بۆچی؟ لەبەرکە یانە ئینگلیزیەکان ئەمنە ڕکابەری قورسیان هەیە لە ناو خۆی وڵاتەکەیاندا، ئەو هێزوتوانیان نامێنە بگەنە قۆناغەکانی کۆتایی چامپیۆنز لیگ. بەڵام بە پێچەوانەی یانەکانی ئەڵمانیا و یانەکانی فەڕەنسا ئەو هێزی کە هیانە ئەتوانن بۆ ماوەیەکی درێژتر بەڕێکن، لەبەرەوەی کە خولەکان خولێکی ئاست مامناوەندە، ئاست باشە لە چاو کێبڕکەی پریمەر لیگدا هێژندا قورس نییە، بۆیە ئەبینین کە وزەکان ئەتوانێت بۆ ماوەیەکی زیاتر بخایەنێت و بگاتە قۆناغەکانی کۆتایی. ئەمانە هەمووی هاوکار بوون بۆی کە پاریس سان ژێرمان بۆ ساڵی دوم لەسەرێک بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. سەبارەت بەیانی بایر میونخ، ئایا بۆچی بایر میونخ نەیتوانی بردنەوە بەدەست بێنێ؟ کۆمەڵی هۆکار هەبوو کە وای کرد بایرن نەگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. یەکێک لەو هۆکارانە ئەوە بوو کە بایرن لە یەکەم دەقەیە گۆڵی یەکەمی لێسەر تۆمار کراوە، ئامادە نەبوو بۆ گۆڵە، بە دەروونێکی تر هاتۆتە ناو یاریگا، بەڵام گۆڵی یەکەم دۆخەکەی لێ قورس کرد. ئەمە یەک. خاڵی دووەم کۆمەڵک فیکەی ناوژیوان دژی یانەی بایر میونخ بوون، هەم لە کارتی زەردی مێندێز، هەم لەو تۆپەی کە بەردەستی نیڤێسکە و لە ناوچەی سزایە، هەم لە گەڕانەوەی یەک دوو هێرشی بایر میونخ بە دروستکردنی ئۆفساید و بە دروستکردنی هەڵدانی لا، یعنی بەگشتی بڕیارەکانی ناوژیوان دژی بایرن بوون، خێرایی بایرنی هەمسان و خاوە کردەوە. بەدەر لەوەی کە
یەک خاڵی تاکتیکی زۆر گرنگی تیا بوو کە ئندریکی بەکاری هێنابوو ئەم یاریە نەیهێش هاریکین بجوڵێتەوە ئەمە ڕێک شێوازی یاریکردنی بارمنشنی کوشت ڕاستە ئۆلیسێ و دیاز هەردووکیان زۆر باش نەبوو نەرچەنە دیاز باشتر بوو لە چاو ئۆلیسێ ئەم شەو هەر زۆر خراپ بوو بەڵام خۆی خراپە زۆریەکە ئەوە بوو کە هاریکین وەک یاریەکانی ڕابردوو نەبوو ئەم هاریکینەکانی یاریەکانی ڕابردوو نەبوو کە بە سەربەستی بە ناو یاریگایە جوڵایەوە ئەم یاری هاریکین لەژێ فشارێکی زۆر قورسا بوو و بەردەوام نیڤێز یاخود هین چاودێریە کرد فابیان ڕۆیس چاودێریە کرد بۆیە ئەم هاریکینەی ئەم جارە نەیتوانی وا لە بارمنشنکە باشتر یاری بکە ئەمە یەکێکی تر لە خاڵەکان یەکی تر لە خاڵانی کە موسیالا لەوەتی لە پێکان گەڕاوەتەوە لە ئاستی خۆیانی یاریزانێکە ئەم ماوەیە زۆر پێکان تەسیری تێکردووە لە دوای گەڕانەوەی پێکانە قورسەکە جارێک دی تووشی پێکان بۆتەوە هەرچەنە لە دوو یاری ڕابردووە زۆر باش بوو بەڵام ئەم یاریە لە ئاستی خۆیان نەبوو بەڵام کێشەی سەرەکی یانی بارن ئەوە بوو کە ئۆلیسێ بەهۆی پێکانەوە بەهۆی دابەزینی ئاستیەوە بۆی سترێسیەوە بەهۆی باشی ئاستی میندێزەوە لە ڕۆژی خۆیان نەبوو یاریکی باشی نەکرد ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە وا بکات یانەی بارمنشن نەتوانێت بردنەوە بەدەست بێنێ بە یەکسانبوون یاریگای جێهێشت و وای کرد کە پاریس سان ژەرمان بگات یاری کۆتایی هەم کۆمەڵێک هۆکار هەبوون بۆ ئەوەی کە پاریس سان ژەرمان بردنەوە بەدەست بهێنێت هەمیش کۆمەڵێک هۆکار هەبوون بۆ ئەوەی کە بارمنشن نەتوانێت بردنەوە بەدەست بێنە بزانین کۆمنتی چیمان بۆ نووسراوە لە تیکتۆکیش کۆمەڵە کۆمنتی زۆرمان بۆ نووسراوە چێک لەوانە ئەڵمانیا هەموو ساڵێک زوڵمی لێکرێ منیش پێم وایە ئەڵمانیا نەک ئەڵمانیا بارمنشن ئەم شەو فیکەی ناوبژیوان لە دژی بوو کۆمەڵێک حاڵەت هەبوو کە گوماناوی بوو ناسام ئەبێت دوای سەیریکەینەوە ئۆلیسێ خراپترین یاری کرد و ئۆلیسێ لە ڕۆژی خۆیان نەبوو لەو شێواز یاریکردیان نەبوو کە ئێمە ئۆلیسێمان پێ ناساندەوە با بزانین حاڵەتەکان چی هەیە لەسەر ئەوەی کە ناوبژیوانان چی بووە ئەڵێ ژمارەیەکی کاری ژمارەیەکی قورس ژمارەیەکی خراپ بۆ ئۆلیسێ بۆ ئەوی کە بزانین ئۆلیسێ ئەم شەو چەند خراپ بووە ئۆلیسێ بەرامبەر پاریس سان ژەرمان 29 جار تۆپی لە دەستداوە 29 جار ئۆلیسە تۆپی لە دەستەوە یعنی یەکێک بۆ لە خراپترین یاریزانەکانی یانی بارمنشن لە بەرامبەر پاریس سان ژەرمان هەر بۆیە بایرنیش شەوێکی باشی بەڕێ نەکرد لوئیس دیاز بەرامبەر بایرن یەک چانسی گۆڵی دروست کردووە کە چانسی گۆڵی ڕاستەقی نەبووە 13 جار تۆپی لە دەستداوە یعنی تۆ سێری کێشەی بایرن کە باڵی چەپ 13 جار تۆپی لە دەستداوە باڵی ڕاست 29 جار تۆپی لە دەستداوە یعنی 29 13 42 جار بارمنشن تەنها لە لای دوو باڵەکەوە تۆپی لە دەستداوە یاوێتیەوە بەیانی پاریس سان ژەرمان ئێکەواتە یەکێک لە خاڵە بەیازەکانی بارمنشن لە ڕابردووە کە باڵەکانی بوو ئەم شەو بە پێچەوانەوە وەستاوەتەوە بووەتە دژی و نەیتوانی هاوکاری پاریس سان ژەرمانکە ئەڵێ نیهایی دەوری ئەبتاڵ سعات 7 دەکرێت کاتێک نەبووە کە سعات 7 وارەکرێت لە کاتی ئاسایی خۆیان نییە کە دەیشەوە بیرمان نەچێت سا 7 دەکرێت ئۆلیسێ هەمووی سفر بووە هیچ چانسێکی دروست نەکردو بۆ گۆڵ هیچ تۆپ ئۆڤەرێکی جوانی نەکردو 29 جار تۆپی لە دەستداوە لە 9 مراوغە 3 مراوغی ڕاست بووە لێ سێ بەرزبوونەوەی ئاسمانیدا یەک دانەی دروست بووە بەگشتی ئۆلیسێ و هین یاریکی باشیان نەکردووە زانم کێ بووە پاچۆ باشترین یاریزانی یاریەکەی پاریس سان ژەرمان و بارمنشن بووە خەڵاتی باشترین یاریزانی بەدەستێناوە با بزانین چیتر هەیە لەسەر یاریەکە هەنێ ڤیددیۆی لوئیس ئینریکی پیشانێن کە ئیمپاپی دوور خستۆتەوە لەو کاتەوەی کە وەڵای ئەوە خۆشتێکی شتێکی بەقوەتە لەو کاتەی کە لوئیس ئینریکی قسە بۆ ئیمپاپیەکە پێڵێت
بیستومە کە تۆ بە مایکل جۆردان سەرسامیت. مایکل جۆردان لە ناو یاریگایە ڕابەری یاریزانە لاوەکان بووە، کاپتنی یاریزانە لاوەکان بووە، هاوکاری یاریزانە لاوەکان بوو، وە کاتێکیش تیپەکەی پێویستی پێی بۆ حازر بووە. بەڵام تۆ کە ئێستا کاپتنیت و نوێنەری تیپەکەی ڕاستە گۆڵێکی زۆر تۆمارەکەی، بەڵام تۆ هاوکاری تیپەکەی ئێمە نیت. کاتێک تۆپێکمان لەیەکەوێت تۆ یارمەتیمان نایی، ئێمە کە هێرشمان لەسرە بەبێت تۆ بەرگریەکەین. من ئەمەم پێویست نییە، پێویستم بەوە نیە تۆ لە وەرزەکە 40 گۆڵ تۆمارکەی، پێویستم بەوەیە کە هاوکاری یاریزانەکانی هاوڕێت بکەیت، پێویستیم بۆیە کاتێک تیپی بەرامبەر هێرشەکاتە سەرمان تۆ بەرگری بکەیت، چونکە بەرگریکردن لە تۆ دەست پێکات بۆ هێڵی ناوەڕاست و دواتر بۆ هێڵی بەرگری. لە دوای ئەم قسانەوە ئیمپاپی ئەم قسەی پێ قبول نابێت و لەم لاوە لەگەڵ ڕیال مەدرید ڕێکەوە پەیوەندی بە ڕیال مەدریدەوەکە. 2 ساڵە ئیمپاپی پەیوەندی بە ڕیال مەدریدەوە کردووە، ڕیال ناگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ، 2 ساڵە پاریس ئەگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. پار نازناوەکەی بەدەستێنا، ئەم ساڵیش نزیکە لەوەی کە نازناوەکە بەدەست بهێنێت. جاین چی ترماوە باسی بکەین؟ هاریچین دوای یاریەکە وەزعی باش نەبووە، ئەڵێ 8 وەرزە هاریچین نەیتوانی هیچ نازناوێک بەدەست بێنێت لە چامپیۆنز لیگە، هەم لەگەڵ تۆتنهامە هەم لەگەڵ بایر میونخە. ژیار شتی بۆ ناردوین. 2 پەنارتی نەگرت. وەڵی براد باسم کردۆ کە 2 پەنارتی نەگرتو، 2 پەنارتی نا، پەنارتیشی لە ساسە من پێم وایە بەڕای من لە 100% ئەو حاڵەتە پەنارتی بووە، نازانم بۆچی هەژماریان نەکردووە. سپاس بۆ ئێوە کە تاسا لەگەڵمان بوون، ئەوەی کە باسمان کرد شیکارێکی ورد بوو هەم لەسەر ئاستیانی پاریس سەن جەرمان هەم لەسەر ئاستیانەی بایر میونخ و یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە لە نێوان پاریس سەن جەرمان و ئارسیناڵدا بەڕێوە دەچێت. تا کلاسیکۆی داهاتوو کە لە نێوان بەرشەلۆنە و ڕیال مەدرید دەبێت لە ڕۆژی یەکشەممە لە کاتژمێر 10 شەو بە کاتێکی خۆش. بەخوای گەورەتان سپێرم.